609 قوربانیمان هەبووە کە بە فەرمی تۆمار کراوە 358 گیان لە دەستدان و 251 کەیسی نادیاریش کە تا ئێستا بێسەر شوێن. ئەمڕۆ ڕۆژی جیهانی پەنابەرانە و ساڵانە ژمارێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق ڕوو دەکەنە وڵاتانی دیکە و وەک پەنابەر لەوێ دەژین. نەچمەلای باوەز بەرزان بەڕێوەبەری پرۆژەکان لە دەستگای لوتکەسڵاو لێ بێم کاتەوە باشگاک باوەز تا ئێستا چەند هاوڵاتی هەرێمی کوردستان تۆمار کراوە لەلای ئێوە کە وڵاتیان بەجێ شۆک و پەنابەر لە وڵاتانی دەرەوە. بەڵێ لە 2015ەوە ئێمە داتای فەرمیمان لایە کە لایەن ڕێکخراوی UN-ەوە IOM-ەوە تۆمار کراوە زیاتر لە 86593 داوای مافی پەنابەری هەبووە لە وڵاتانی ئەوروپا کە داوای مافی پەنابەریان کردووە. ئەمە بۆ ئەو ئامارە بۆ کەسانەشە کە سەر و 18 ساڵن، یعنی خوار 18 ساڵ ناگرێتەوە یاخود ئەو کەسانە ناگرێتەوە کە هێشتا لەوێن و داوای مافی پەنابەریان نەکردووە. و لەم ڕێژێشتا 609 قوربانیمان هەبووە کە بە فەرمی تۆمار کراوە 358 گیان لە دەستدان و 251 کەیسی نادیاریش کە تا ئێستا بێسەر شوێن. باشە ئەمە بەتەنیا ئەم 806,000 تەنها هەرێمی کوردستانە؟ نەخێر ئەم 806,000 بە هاوڵاتیانی عێراقی حسابە، بەڵام ئێمە توانین بڵین بهێنینە خوارەوە لە عێراقا پشکی شێربەر کوردستان کەوتووە کە زیاتر لە 165 ئەو هاوڵاتیانی کە کۆچەکەن لە هەرێمی کوردستانەوە کۆچەکەن و لە هەرێمی کوردستانیشە بلەخەس ئەچنە لە دەڤەری ڕاپەڕین و تشتی شارە زوور و زیاتر کۆچمان هەیە. باشە بۆ ئیداری ڕاپەڕین بەو شێوازە کۆچی تایە؟ بەڵێ سەرەتا ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک ناسەقامگیری وڵات بەهۆی جەنگێک لە دوایەکەکانەوە کە هەبووە و نەبوونی هەلی کاری پێویست و نەبوونی ژیانێکی شایستە بۆ گەنجان، یعنی ئەو با بڵێن گەنجانمان وەکو ئێستا لە سوشال میدیا هەموو گەنجێک سوشال میدیای هەیە شتە بینێ شتە بیستێت بە دوای ژیانێکی شایستە ئەگەڕێت وازانێت کە گەیشتە ئەوروپا بە هەشتێکە کاتوانێت لەوێ هەموو خۆنەکانی بەدی بێنێ، بەڵام بەداخەوکەواش نییە و ئەم هەموو ڕوودا و دژوارەمان ڕۆژانە لێرە و لەوێ گوێ لێ بێت کە گەنجانمان بەداخەوە گیان لە دەستێنەوە ڕێ لەم ئاماری بەردەستی بەڕێستا ئەوەی تایە کە بۆ خەڵک هەبوو بێت دۆخی بە تەواوەتی تێکچوو بێت و گەڕابێتەوە. بەڵێ چەندەها کەیسمان هەیە کە بڵین لە ڕێی دیپۆرتەوە گەڕاونەتەوە یاخود خۆویستانە خۆیان گەڕاونەتەوە کە باری دەرونیان تێک چووە کەیسمان هەبووە بڵێن نەک باری دەرونیشی تێکچوو بێت لە ناو سەکتێکی گەورەیە ماڵ و مناڵی خۆی لە بەرچای خۆیان خینکاوە باری دەرونی بەتاوی ئەو کەسانە تێکەچێت. هیچ شتێکێک کە تا ئێستا بیرێ نەچێتۆیش لەو چیرۆکانە؟ والله هیچ چیرۆک زۆرە بەس زۆر پێی تەسیر بخۆ بڵین ئەو وێنانەی کە بڵین لە کاتی دۆزینەوەی تەرمەکانە چەند ڕۆژێکی چێ بەسەرا بڵین پۆلیسی ئینتەرپۆڵ کە وێنەمان بۆ نێرێتەوە بۆ بڵین جەختکردنەوە لەسەر و کەسە خۆیەتی یاخوێنیە زۆر ناخۆشە مناڵە بینیت مناڵی 5 ساڵ 6 ساڵ بەداخەوە لەو ڕێگەی گیان لە دەسەدا یاخود کاتی گەڕانەوەی تەرمەکان لێرە کە ئەو دایک و باوکە جەرگ سوتاوانە بینین بە ڕۆڵەکانیان چیەکەن ئەوانە لەبیر ناکرێت. دەسە چەند تەرمتان هەیە گەڕانوتەوە بۆ هەرێمی کوردستانیەوە؟ دەستگای لوتکە زیاتر لە 300 تەرممان تا ئێستا گەڕانوتەوە بە فەرمی کە لە ڕێی دەستگای لوتکە و لایەنە پەیوەندیدارەکانەوە توانیمانە بیان گەڕێنینەوە بۆ هەرێمی کوردستان و بە زێدی خۆیان لێرە بە خاک بسپێردن و بە دوواداچوونیشمان بۆ زیاتر لە 200 کەیسمان لایە کە هێشتا بێسەر و شوێن بوون چاوەڕێی هەواڵێکن کە سوکاریان.